بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەنامەی نیهانی قورآن خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە مانگی پیرۆزی ڕەمەزان نەگەینەوە خی گەورە ئینشاءالله تاعەت و عیبادەت و پرسی لە هەموو لایەکمان قبوڵ کردبێ. ئازیزان ئەڵلقەیەم جارە تایبەتەکەین بە بابەتە کۆمەڵایەتیەکان لە ئیسلامدا و بە تایبەت لە قورآنی پیرۆزدا ئەم بابەتە چۆن تەوزیف کراوە و چۆن باسی لێوە کراوە، چۆن یاسا و ڕێسای بۆ دیاری کراوە، خێزانێک چۆن کۆ بێتەوە، تاکەکانی چۆن پەیوەندیان بە یەکەوە بێت، ئەم خێزانە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ کۆمەڵگەکەی چۆن ڕێک بخە، ئیسلام کامی بە ڕێنمایی داناوە و کامی بە ئەرک و واجب پێویست کردووە. بۆچی گرنگە ئێمە ئەسڵن پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان تاکەکانە دروست بکەین؟ بۆچی پێویستە ڕێز و دادگەری و خۆشەویستی و هاریکاری بێتە بنەمای کۆمەڵگەیەک کە تێیدا دەژین؟ ئەمە لە ڕوانگەی قورآنی پیرۆزەوە گفتوگویەکی باشی لەسەرەکەین بە ئامەتەبوونی بەڕێز دکتۆر محەممەد پێنجوێنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی زۆر بە گەرمی بەخراتنی بەڕێزیانێکی کاک دکتۆر دوبارە خۆشحاڵین لە خزمەت یاخوا بەخێر بێن سەرچاو. خۆشحاڵین بە ئامادەبوونیەوەش بەخێراتنتان نەکەم مێ دەکەم کە ئێوەش بتوانن لەگەڵمانە بەشدار بن بۆی تیشی باش بخێنە سەرەوەی کە ئەم بابەتە کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیە چەند زەرورەوە لە ئێستاە بەڕاستی وابزانم بەرەو کاڵبوونەوە ڕۆیشتووە بۆی تیشی بخێنە سەر و بە هەندی وەربگرین. مامۆسای بەڕێز ئیسلام کە هات لە قورآنی پیرۆزدا چۆن توانی هێڵە گشتیەکانی کۆمەڵگا و خێزان و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی دیاری کردو و دیاری بکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيب ونور قلب محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا صلاة وريزم بو میوانە بەڕێزانە و جەنابتان سافی بەڕێز و هەروەها بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستی پەیام. ئەم بابەتی کە جەنابەت قسەی لەکەی یەکێکە لە بابەتە گرنگەکان کە پەیوەندی بەلایانی مرۆڤبوون و ئینسانی بوونەوە هەیە. کاتێک کە باسی ژیانەکەیت خی گەورە باسی ژیانمان بۆ کار لە قورآنی پیرۆزە مرۆڤ دەهێنێتە بوونەوە، سەرنجا پێڵێ کە تۆ یەکەم جارێتە بوونەوە لە نێوانی دوو کەسا هاتوویت، یەکیان ناوی باوکە ئەویشیان ناوی دایکە، یەکیان نێرە ئەویشیان مێ، کەوابوو بچووکترین دروستبوونی خانەیەک کە مرۆڤێکی تیا بەرجە بژی لە سێ کەس کەمتر نییە. بچووکترین خانەیەکی کۆمەلگا کۆمەڵایەتی ئەگەر مرۆڤێکی تیابژی لە سێ کەس کەمتر نییە، دایکێک و باوکێک و منداڵێکن. قورئانە فەرمێ ئەمە یەکێکە ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا. لێرەوە کابوو ئەوە ئەم ئاراستە دروستەکە کەم ئاراستەی دروست کرد بە دەوروبەری ئەم ئاراستەیەدا ئەمجا پێمان دەڵێ ئەم دایک و باوکە هەردووکیان پێکەوە جوودێکی سەرفەکەن کۆشش ئەکەن بۆ ئەوەی تۆ بەرهەم بێنن بە ئەو ژیانەی کە خۆیان ئێسەکانێت یاژین. هەموو یەکێک لەم دایک و باوکانە لەم کەسانە کتاکانە قەرزاری پێشینەکانی خۆیانن، چونکە ئەگەر دەستی ئەوان نەبووایە و ڕەنجی ئەوان نەبووایە و جوود و چالاکی ئەوان نەبووایە من نەدەگەشتمام ڕۆژێکی ئێستاتیایە. لێرەوە کەوابوو سەرنج ڕاکێشێک کە تۆ تەنهانیت وا نەزانی ئەم ژیانە تەنها بۆ تۆیە و واژ نەزانی کە خۆت گەورە بووی هەستە بەبوونی خۆت کرد ئەوەی کە دەستی کەوتۆ تەنها لە خۆتەوەیە، وا نەزانی ئەوەی کە ئێستا من پێمە لەم عەقڵ و لە معریفەیەک و لەم قسە زلانەیە کە ئێستا ئەیکەم و لەم ڕۆشتن و هاتن و ئەم مەسەن تێگەشتنەکانم ئەمە لە خۆ بۆم دروست بوون. ئەزانی تا من گەشتمە ئەم قۆناغا ئەبێت چەند هەزار سەعات دایکی من شەو تا بەیانی نەخەوت بێ، ئەبێت چەند هەزار سەعات باوکم کەسابەتی کردبێ و ماندوو بوو بێ پاروێکی حەڵاڵ پەیدا کات و تامنی پێبەردە بکە، ئەبێت چەند هەزار چەند سەعاتێکیش خاڵۆم و خاڵەکان و باوە گەورەم و براکان و خوشکەکان و پورەکان و کیتر و دەوروبەرم یا دراوسەکان و فڵانیش هەر بیریان لە من کردبێتەوانێ کە چی باشە بۆ ژیانی من، خاڵە ئەبێت چی دەورێکی بینی بێ و پور ئەبێت چی دەورێکی بینی بێ، چەند سەعاتی بە من و خەرج کرد بێ. هەموو ئەوانە بێنەرەوانە ئەی دەوروبەرەکەی تریشت ئەو کەسانی کە لەم وڵاتەیە
کاسپیان کردووە و ئیشیان کردووە و زەرعاتیان کردووە و کۆششی بازرگانیان کردووە هۆڵیان داوە کەرەستانی هێناوەتە ئەم وڵاتەوە هەر لەو کەرەستانە بەر منیش کەوتووە منیش لێم خواردووە ئەو پارۆنانەی کێتە بەردەمی من کە من لێم خواردووە ئەو قوتوەشیرەی کە بۆمە هێنن ئێستاتەیەکەم ئەبێت چەند دەستی ئیشیان تیا کرد بێ بە چالاکی چەند کەس و بە عەرەقی ناوچاوی چەند کە گەژێت دەستی من ئەو پارۆنانەی کە ئێستا هەڵیگرن بۆ دەمی خۆمی خەمە دەمەوە ئەبێت چەند دەست لە دروستکردنیان دۆریان هەبوو بێ هەموو ئەمانە چیمان تێگەێنێ کەوابوو تەنها نین وەواز نەزانی ژیان بە تەنهایە واژ نەزانی بە خۆ بە تەنها ئەتوانی هەموو شتێ بکەی ئەگەر ئەمانە لێ بکەینەوانێت تۆ بۆ خۆت لە ناوەڕاستە دەمێت تۆ هیچی بۆ ناکرێ بەرگەی ژیانیش ناگری کەوابوو ئەم هێزەی کە ئێستا پێێتە و ئەم توانایی کە ئێستا پێدراوە و ئەم خۆشی کە ئێستا بەدیەکەی ئەوە دەوروبەرێکە بە بەدیهێناویت بە تەنها خۆت نیت دەوروبەرەکە لە نزیکتەوە هەیە تا دوورترێ بۆیە قورئانی پیرۆزەباسی کۆمەڵاتیە دێ لە نزیکترین دەست پێەکە بۆ دوورەکانمان وەدەفەرمێ وەلئەقرەبوونە ئەولا بالمەعروف بۆ چووکە ئەقرەبوون ئەوانن کە زۆر لە من نزیکن لە منە خەرجیان زۆر کردووە عەزێتی زۆریان کێشاوە زۆر ماندوو بوون ئەوەندە ماندوو بوون حەقی ئەوانە کە من گەورە بووم وەفام بەرامبەریان هەبێ بۆیە کە لێ دەست پێکە ئەمجا دوایەوە بۆ دەوروبەر و بۆ نیشتیمان و بۆ خەڵکەکەی ترم هەتا ئاگاتە ئەگەر شوێنە دەستم بیگاتێ ئەبێ چاکەم بەرامبەری هەبێ حتا بمە لە ڕاستی لە ئیسلامە ئەوەندە لە مەسەلەی کۆمەڵاتیا وەردەبێتەوە ئەبێ ئەو ژینگەشی کە تیا ژیم ڕێزی لێ بگرم چونکە ئاوهەوای ئەوێش بەڕاستی من سوودم لێ بینیوە ڕووەکەکانی ئەوێ سوودیان بە من گەیاندووە ئەو خاکەی ئەوێش بەرهەمەکەی ئەوە سوودی بە من گەیاندووە بۆ ئەوێ ڕێزیشم بەرامبەری هەبێ ئەبێ دیفاعیشی لێ بکەم ئەبێ بەڕاستی بەلاویشمە بە قیمەت بێ نابێ بێڕێستەیریکەم بۆیە حتا زانایان ڕەحمەتی خوایان لێ بێ یاخوا باسی ئەواکەن ئەگەر ڕۆژینە دەرەوە لە بەهارە یا لە شوێنانە نابێ پێ بنێن بە گوڵە جوانەکانە بە گیا جوانەکانە ئەبێ ئاگامە لەبێ قاچمان کە هەنگاومان نا گوڵەکان نەکەین بەژێرەوە گیاکان چووکە ئەوانە ئەو گوڵە ئەو گیایە سوودێکی بۆ من هەیە بەدەستا و هەستی پێ ناکەی بۆ قازانجی تۆ لەدایک بۆ هیناویشی چیە لەوێ وەزیفێ ئەو مێروانەی کە لەسەر ئەو زەویە هەن ئەو حەشەراتانە هەن هەمیان بۆ سوودی تۆ لێران ئەگینانیشیان چیە لەوێ لەبەرەوە ئەم بابەتە ئەو نەقوڵەکاتەوە ئەبێ دەسەنگی لە دەدیدێکی زۆر گەورە بڕوانم بۆ دەوروبەر و ژیانی خۆم ئەمە ئەو خاڵی یەکەم یان وا بەرجەستەیەەکەم دوایی ئەگەر تۆزێکی تر گەورە بم هەست بە چیەکەم کۆمەڵە شت کۆمەڵێک ناو لە دەوروبەریان منە سەر هەڵەدان دایک سەر هەڵەدات باوک سەر هەڵەدا خوشکم لێرەوە براکەم کاکەم مامم برازاکەم ئامۆزاکەم خوشکەزاکەم خاڵم خاڵۆزاکەم پورم پورزاکەم ئەمانە بە دەوروبنیان من یەک پەرژینی گەوران بۆ کردوم بە دەورما یەک پەرژینی گەورەهان هەموو ئەمانە قورئانی پیرۆز بەنەسە فەرمێ حرمت عەلەیکم ئومەهاتکم ئێستا دەستتان حرامە حتا بۆتان نییە بە هیچ شێوازێ بە چاوی تەماعی سێکسیەوە سەیران کرد ئەبێ بە چاوی تەنها دایکایەتیەوە ئەوی بە چاوی تەنها خوشکایەتیەوە ئەو بە چاوی تەنها باوکایەتی ئەو بە چاوی تەنها پورایەتی ئەو بە چاوی تەنها خاڵیەتی ئەوە بە سەیریکەی بۆیە قورئان محەڕەماتی حەودانی بۆ ژماردوم تا ئەم حەوتە پەرژینی کۆمەڵایەتی منن پەرژینی خێزانی منن بە هیچ شێوازە نابێن بیان بەزێرم بۆیە کا پور خوشکی دایکم بێ پور خوشکیم باوکم بێ وەکو پور سیرەکەم تەماعیەک جگە لە پوریەتیم کە خۆشەویستی بۆ کەسێکە کە پەیوەندی بە باوکمەوە هەیە کەسێکە کە پەیوەندی بە دایکمەوە هەیە جگەلەوە تەماعێکی ترم نییە لە ئافەت بێک ئەگە من بوو مەسە ئافەت بێ ئەو ئەگە مەسەن بۆ نمونە کچەکە بێ و خاڵی مەسە یا مامی بێ عەلاقە لەگەڵ ئەم کچە لەگەڵ مامەیە عەلاقە تەنها بریتە لە عەلاقەی مامایەتی عەلاقەی کە بچی کە برای باوکێتی ئەویشیان عەلاقەی خاڵایەتی کە برای دایکێتی ئاوا سەرنجیایتر بابەتی سێکسوەوانە لە بەینانە بوونی نییە کە تەماعێکی جەستەییە بۆ چونکە پەرژینی کۆمەڵایەتین ئەمانە پەرژینی ناو کۆمەڵگەکەی منن بن بەمانە منمە خێزان پێم دەڵێن خێزانەکەم لەکێ پێک دێ لە سێ کەس کەمتر پێی نادۆن جا ئەم سێ ودەدا زیاد دەکەن باوکی باوکەکان مەسن باوکم و باوکی دایکم وت بۆ بتە خێزانێکی فراوان بەمە دەوترێ لە ینی کۆمەڵایەتی ئەمە ئەگەر نەبن لە ژیانی ئینسان چییە بێ ئەگەر ئێمە ئەوەمان نەبێ ئەم پەرژینە بشکێنین ئەم پەرژینە ماشکان چییە بێ ئەگە ئەم پەرژینە ماشکان یەکەم شتە زەرن مالکیانی خۆمان داوە چونکە منێک کە ئەچمە ناو کۆمەڵگا یەکێک لەو ناسنامانەی کە من لە کۆمەلگا ڕێزبی پێ پەیدا دەکەم و پێی دەناسێم بنەماڵەکەی پشتمەوەیە ئەو بنەماڵەی کەمی لێ داتمەتە دەرە بۆ ناو کۆمەلگا من پەروەردەی دەستی کێم من ڕەنج و بەرهەمی تواناکانی چەند کەسم بۆیە کە ئاڵێن فڵان کەس کەوتیان کاک فڵان کەس بنەماڵەی فڵانە
لێ مەترسە کوڕی فڵانە لێ مەترسە. ئەمە بۆ یەکە خێزان بەڕاستی یەکێکە لە هەرە ناسنامە جوانەکان بۆ چەسپاندنی کەسێتی ئەو ئینسانە ناو کۆمەڵگەیە. ئەگەر خێزانت نەبوو کەسێتی تۆژە پرسیارایە لە کیۆ هاتووە بێ کوڕێکی بۆچی هاتبێ بەس کە خێزانت دیار بوو ئەو پرسیارانەی نییە. پرسیارم جادە تاقیکردنەوە تا هەیە دەستپاکی یان ناتاقی دەکەینەوە. ئەگینا پرسیار ناکەین بۆ لە کیۆ ئەمە دژمنە دۆستە ئەزانین کەمە دۆستە چوو خەڵکی وڵاتی خۆمانە ئەو بنەماڵەکەی دیارە. لەبەرەوە گە خوا نەخواست هەر کەسێک دەستی بر بوو ئەمە خێزانە لە کەداری کردن خۆی لە کەدار کردووە وەکیانی خۆشی لەناو کۆمەڵگە لە کەدار کردووە کەوابوو کەسێتی خۆمان بەسراوەتەوە بە کەسێتی ئەو خێزانی کەمیتی ئاژمی بیپارێزم. ئەمە نقطەیەکی گەورەی لە مەسی کۆمەڵاتیە بۆی ئەم دیدە قورئانیە کە کاتێ باسی ئەم محەڕەماتی حەودانەمان بۆوەکە ئەم حەوتە حرامەکە بە کاتی ئەم حکمەتە گەورەیە تا ئەم خێزانە و کیانە گەورە پارێزراو بن هەمووی ببن بە قەڵای لە دەوری ئەمەوە هەرێکێکیان ئەمانە لە ناو کۆمەڵگا پۆستێکی تایبەتە ڕۆڵێکی تایبەتیشی هەیە. خاڵ کە مەسەنگەوتیان خاڵە ئەمە خوشکەزای کێیە؟ ئەوە خوشکەزای فڵانکە کاک فڵانکەسە ها ئەو پیاوە چاکە الله ئەو خوشکی ئەو بێ کوڕی چاک بێ ئەبێ کچی چاک بێ بۆ یە کاتێک کاچی دەخوازبێنی چ کوڕە چ کچێک مەسەرەن کاتێ یەکێ لە پرسیارەکانەکەین زانین چ بنە ماڵەیەکەن باشە کێ خزمی کێ خزمەکانێتی کێ خوشکە خەپورێتی کێ خاڵێتی کێ باوکێتی باوک مامەکانی کێن لەوانە پرسین چی ماوە نوێنەکانمان دەگەن ڕاستمەکە دەرەکەوێت وێنایەکە ناسین لە ١٨ ئەم کەسە ناسین بەس لە ڕوانگەی کێوە لە ڕوانگەی خێزانەکەیەوە بۆیە لایانی کۆمەڵاتی لە شریعەتی خوای گەورەدا لایەنێکی گرنگە و بە هەندیشی ئەگرێ ئەم جا سنووری وەداناوە هەر یەکە لەمانە ئەو حەوکەسەی کە حرامی کردوون سنوورێکی وەداناون دەفەرمێ ئەو حەوتە ئەوەندە ئەبێ پارێزگاریان لێ بکەن لە مەسەلەی نەبەزاندنیانە لە حرامبوونیانە نابێت جگە لەو کۆمەڵایەتی هیچ لایەکی تری سێکسی هەبێ ئەگەر بە شیریش هاتە ناوە هەر حرامە بێ ئەگەر منداڵێ ها لە مەعایلەی ئێمە لە دایکی من مەمکی دایکی منی مژی ئەوی بۆتە مناڵی ئێمە چەند کەس لە من حرام بن لە عیلەکەمە هەمانە زۆر حرامە بێ ئەبێتێکیانی ئەو ئەبێتە بەشێ لەم خێزانە بە هەمان شێوەگە خوشەکەی منی چێ لە عیلێکی تر بە هەمان بێتە خوشکی ئەو مناڵی ئەو خێزانە کەوابوو ئەمە پانتایەکی گەورە بەخشێ بۆی کە نابێ ئەم کیانە بە هیچ ناوێ بڕانجێنرێ ڕێگە نادا بە هیچ جۆرە ناوێک و بڕانجێنرێ ناشید بکرێ لەکەدار بکرێ پێنی بە خودی ئینسانەوە هەیە مەسلەی بە تایبەت مامەڵەی منداڵێک مامەڵێنەوەیەک لەگەڵ دایک و باوکی لە قورئانی پیرۆزە زۆر گرنگی پێدراوە حکمەتەکەی چییەوە چۆن ئەم گرنگیە لە چ چوارچەوەیەکە لە ڕاستیە خۆی ئەگەر سەرەتاش ئەمازۆن بە شتێکی کرد کە ئێمە کەمترینێکی خێزانێک کە بێ سێ نەفەرە و هەموو یەکێ لە ئێمە قەرزاری دوو کەسین بەلای کەمەوانە کە پەرۆدایان کردوین دایک و باوکن قەرزاری ئەم دوانە قەرزارێکش ئەمەدە قەرزارێکی گەورەیە ناتوانم بە هیچ تێ تعویزی کەمەوە بەڵام وڵات تعویزی بۆکەمەوە چونکە ئەوەی کە ئەو کردوێت ناتوان بۆی بکەم ئەوەی کە ئەو بۆ منداڵیەکە ناتوان بۆی بکەمەوە بەڵام ئەتوانین ناتوانین تعویزی کەینەوە بە تەواوەتی ئەتوانین ئێمە موقعیەتەکەی بپارێزین بۆیە قورئانی پیرۆز فێرمانەکە ئەفەرمێ فەلا تەقول لەهما ئوف یەکێک لەو ئیشانی کە بەرامبەر بمە هەیە بەلام دایک و باوکم دەڵێم ئای چونکە سەدان شەو دانیشتوو بەلای منەوانەیە من سەدان جار گریاوم ئەو توی بە قوربانە بم بە ساقە بم ڕۆحەکەم خۆڵگە قەزاکە لە من کەوێ هەچی بەڵاتە بۆ من بێ ئەوەندە بەهۆی گریانی منەوە خەفەتی خواردووە ئەخە بەڕاستی دیقەتی ئەمە بن ئەمریکا عرسەکەم دایکێک کە منداڵێ بە منداڵەکەی هیچ ئەگری بەس نازانێت بڵێ ئەوە میێشێ فڵان ئەو چەند ئەگری دایکەکە ئەوەندە دڵی ئازێ دەخوا چونکە ڕێسا ئەمە ئازارێکی هێو نازانم کوێتی نازانێت چۆن عیلاجی بۆ بکەم بۆیە دەیان تاقیکردنەوە بەکارە هێنە بەس بۆ یەک ئەم گریانی کەم کاتەوە هەناسەکانی ئەو دایکە هەتاکو بەیانی ئەو منداڵە ناخەوێ ئەویش لەگەڵیان نەخەوتووە بگری لەگەڵ ئەو بەخەبەرە ئێ باشە ئەمانە قورئانە فەرمێ فەلا تەقول لەهما ئوف تەنها ئۆفێکیش بەرامبەری مەگە چونکە ناتوانانی وەفای بێتەوە ئەم موقعە ڕێزگرتنە لە دایک و باوک لە مقابلی چیە ئەو وەفایە کە تۆ بۆ دایکت هەبێ کە جوودی بۆ سەرف کردووی لە بابەتێکی تریشە کاتێک گەر هاتوو حتا بەرامبەریش لەگەڵ دینی خۆش تاوەکو ئاینیشی وەکو تۆ نەبێ باوکو دایکمان لەگەڵ دینەکەمانە جیاواز بوو فەلا تەنهەڕهما نابێ پشتیان تێکی چونکە موقعی باوکایەتی ئەو نەگرنگە لە شەریعەتی ئیسلامیە ئەگەر کافریش بێ ئەوی پارێزی ئەگەر بێدینیش بێ کافریش بێ بیپارێزی بۆیە کا سەیدنا ئیبراهیم باوکی چییە باشە قوربان واز لەگەڵەوەشە مامەڵەی لەگەڵەکە
ئیسلام بەم گرنگی دەڕوانێ بۆ بە جوانی دوێنێ بەڵێ بۆ چووکە لەبەرەوە وەکوتمان ئەمەندە قەرزارین ئەمەە حەقمان لەسەر فەرز بووە ئێمە هەرچی بکەین ناتوانین بەرامبەریان وەفاان بینەوە بەچووترین وەفاگە متوانین بیکەم ئەوەی ڕێزی لێ بگرم قسەی جوانی بەرامبەر بکەم احترامی بگرم و هەروە ئەگە بتوانم لەڕووی دارایی و مافی دارایەکانی مەزم بپارێزم و خزمەتی کەم چەلم بۆ کرێ بەڵام هەرچی بکەم هێشتا نەمتوانیوە بەڕاستی لەوانێت چەند سەعاتێکی و تاویزکەمەوە شتێکی تر لەوانە کە لە قورآنی پیرۆزە بە وردی ئاماژەی پێەکە بابەتی ئەوەی کە هەمومان نەزانین مەسەلەی هەڵگرتنی دایکە کە منداڵی هەڵەگرێ یخۆ قۆناغێکی زۆر چەندین مانگ پێوە ئازارەخوا دوایەوە دانانی منداڵ کە لە دایک ئەبێ دوو دانە ساڵی ڕەبەق دایک تەقریبا فەرمیوە لە دایک بوون و فی ساڵەکەی فی عامەین دوو دانە ساڵ ئەم دایکە فەقیرە ئەزم و ئەنجیمەکانی جەستەی هەموو تێگەچن تا دوو ساڵێت تۆ سەرخۆی بەچی تاویزیەوە بکەیتەوە منداڵ چۆن توانێت تاویزی ئەم دایکە باتەوە کە قورآن بۆچی ئەم قۆناغانە باسەکە ئەمەرحەلەیەکە لە ئامانجەکانی ئەوەیە تۆ خۆ بناسێنێت تۆ چیت کێش زەحمەتی پێکێشاوی بۆ یەکە هەموو جارەجا قسەیەکی هین هەیە ئەمجا من کردومە لە نێشوێنەڵەم ئەوانەی ئەو پیاوانەی کە بەرامبەر دایکان ڕێز نابەرامبەر ئافەتان ڕێزیانە خۆزگەیەک منداڵیان بۆیە یەک جار منداڵێکیان بدایە با بزانێ ناڕەحەتبوونی ئازاری ئەوە چەنە میحنەتی هەیە ئەو میحنەتە چەنە قورسە ئەو میحنەتی ئەوە سەریا هاتووە ئەگەر ئەوەی منداڵەکەی بۆیە کا بە تەعویز زێزانێ بۆیە دایک کاتە پیرە بێ زۆر نازەکە بەسەر منداڵی خۆیان باوک کاتە پیرە بێ قورئانە فەرمێچن ئەرزەلی العومور وەکو منداڵیان لێ دێ نازەکەن ئەچنەوە قۆناغا چووکە ئەوەڵێ من زۆر نازی ئەوم هەڵگرتووە ئێستا کاتی ئەوەی نازی من هەڵگرێتەوە ئەو جیهان سەدان جار نازی بەسەر منان کردو من ژێر نازەکانیەوە ئێستا معقولە ئەم نەتوانێت نازێکی من هەڵگرێ بۆ ئێستەکەی لە ئەرزەلی العومور قورئان فەرمی گەشتنەوە قۆناغا ئەفەرمێ لەو کاتە شەهر بە هەمان شێوە بێ نازیان هەڵگرن نابێ خوانەخواست بەرامبەریان بێ ئەدەبی کەن یا بەرامبەریان خوانەخواست پۆچیە بنوێنی بڵێ مامۆستا لە بارەی زەرورەتی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە لە نێوان تاکەکانی کۆمەڵگەیە تەنها حەسر کراوە لەسەرەوەی کە ئەم کۆمەڵە خەڵکە پەیوەندێکی خوێنین لە نێوانیانە هەیە بۆیە پێویستە حرمەتی یەکتر بگرن ئەگەر پەیوەندی خوێنینەکە نەبوو ئایا پەیوەندی کۆمەڵایەتیەکە هەر پێویستە ئەکرێ مەسەرەن من حرمەت و ڕێز لە دەرەوەی ئەم باز نەخوێنی نەشەوە هەر هەبێت لە نێوان تاکەکانی ترا یەکێ دراوسێتە یەکێ لە هاوشاریتە یەکێ هاولادیتە چوزانم بێکێک هاودینیتە ئەمانە چۆن ڕێکخراوە بەڵێ لە قورئانی پیرۆز بە بەڕوونی ئەمەی کە من عەزمەکەی تەنها بەزیستم لایەنی کۆمەڵایەتەکەی ئینسان بچەسپێنم بڵێم ئینسان بەدەر نییە لە کۆمەڵایەتی بۆیە بێ منطقی لابەرین ئەگە ئەو لۆژیکەمان هەیە بڵێن وەڵام من پێویستیم بە کۆمەلگانیە ئەتوانم بە تەنها بژیم ئەبێ ئەمە لە منطقی خۆمان لە لۆژیکا لابەرین شتیوانیە تۆ لەناو کۆمەلگایت بدەوێ نەدەوێت بۆ یەکە ابن خەلدون کە قسێکاڵی ئینسان مەدەنی بالطبع ئەمە یەکاڵێ ئەڵێ ئینسان بیەوێت بە خودنەیەوێت بە خودی خۆی سروشتت هەر لەگەڵ کۆمەلگا بووە هەر لێش پەرۆ دەبووی بەڵام لێەوە دەرواز سەربازەکەم جا ئەمە ژێمە ناو کۆمەلگا وەکو پێم وتی لێرە ئەما من ئێمە ناو دەرەوەی بازاڕیش و دەرەوەی گەڕەکەکەش ئەوانش بە هەمان شتێ دۆریان لەبوونی من و لە پەرۆدەکردی من و لە ژیانی منیشا هەیە خۆ ئەگەر ئەو عەقڵە جیاوازانە و خەڵکە جیاوازانە نەبوایە ئەم ماڵێ ئێمە بەم شێوازە ڕازەوە نابوو ئێستا ولی ئێستا ڕازەوە نابوو ئێستا خۆتۆ نەمەتوانێت تەنها ئامشتانە هەمووی خۆم دروستیان کەم کە تو سەرنجی دەوروبەری خۆت بە لە ماڵەکان تا ئەزانی دەستی چەندین کەس لە ماڵی تو هەیە باشەوانی هەر سەرنجی خواردنەکانمان بین ئەزانی چەند دەستی خەڵکی تر چەند جوودی چالاکی خەڵکی عەقڵی خەڵکی لە ماڵی تو هەیە سەرنجی تەلەڤیزیۆنەکەش و مۆبایلەکە بە چەند کەس ڕۆڵی بینیوە ئەی پۆشاکەی بەرمان باشامە خۆم نەم کردو ئەمانە هیچی کابوومە پێماوە لێرە و بڕۆرەوە سەرنج بە بەڵێ ئەمجار خەڵکی تر هەیە بێ ڕێزی گوت چووکە هەر یەکان ڕۆڵێکی بۆ ژیانی من هەیە دوکانارەکەی کە دوکانی داوێت کە فرۆشەکەش بۆ من سوودی هەیە کابرای پەنچەرچی کابرای ڕۆنگۆر کابرای داتاش کابرای دوکاناری پەنیر فرۆشەکە تەماتە فرۆشەکە عەرەبانەکەی گەڕە کە دێت و ئەڕوا سیارەی نەوتەکە نازانچی هەموو ئەوانە هەر هەمیان من قەرزاریانم چووکە هەمیان بەرامبەر چالاکیان هەیە و قازانجیان بۆمان هەیە لێرە شەریعەتی خوای گەورە فێری کردوون لەسەر یەکێک لەو سیفەتە جوانەی کە هەمانە ئێمە کەرامەتمان هەیە کەرامەت و ڕێزکردن لە بەها ئینسانیەکەیەکە کە لە ئەمانجا هەر گەورەکان وەخەتی هێڵێکی پانتایی گەورەیە بێ ئەم کەرامەتە بەردەوام لە ڕەوشتمانە لە زبانمانە لە هەڵێستمانە ڕنگ باتەوە بۆیە کەسێک خوانەخواست جوێنیدا ئەڵەوە لای داوە لەو ڕەوشتە
ئەگەر کەسێک خوا نەخواستە شەقێکی هەڵا کەسێک بڵێن بێڕەوش بوو چوو کەرامەتی تێکداوە ئەوەی کە لەوان کە ڕێزگرتن بێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کاتێکە لەگەڵ دراوسەکانی دەوروبەری ئاوا فەرموویەتی ئەم لا تاک و ئەو سەر و ئەم لاشتا ئەو سەرە بێ هەمان بە دراوسەی خۆت وکو مەڵی خۆ سەیریکەی کەوا بوو لە شارە پارێزراوە لەدەستی تۆ لە قاچی تۆ لە زبانی تۆ ماڵیان سامانیان نابێت لە تۆ زەریان هەبێ بۆیە من سەلیمە المسلیمون من یدی وەلیسانی یعنی چی یعنی ئەبێت تۆ کەسێ بێ لەناو کۆمەڵگەیە کە چوومە دەرەوانێ هەموو خەڵکی هەستکردنەوە ئەگەر خێرم نییە شەڕشم بەیان نییە وبوونیشم هەر لەوای خێرە هەر ئەوەی کە من شەڕێکم نییە خۆی خێرە ئەخە بەڕاستی ئەم مەنتیقە قورئان فێرمانەکە ئەم مەنتیقە قورئان فێرتەکە ئاڵێ ئەگەر تۆ لە دنیادا ناتوانی ئاهلی خێربی دێکەوە لە ڕیدی شەڕەکانیشا مەبە لەگەڵ کەسانی شەڕخوازیشا مەبە کونوا مع صادقین لەگەڵ پیاوە ڕازگۆکانە بن لەگەڵ پیاوە دروستەکانە بن بۆ چونکە پیاوە ڕازگۆکان قازان گیان هەیە تۆ ئەگەر ناتوانی خۆت بیتە ڕازگۆ لەگەڵ ڕازگۆکانە بە هیچ نەبە ئەمە گرنگە بەڕاستی بۆیە کە بەڕێ لە شریعەتی خوای گەورەدا ڕێکی خستووە کە تەعامل لەسەر ئەساسی یەکەمیان ڕێزە لەسەر ئەساسی ئینسانی بوونە لەسەر ئەساسی خاڵە هاوبەشەکانیشمانە کۆمەڵە خاڵی هاوبەشمان پێکەوە هەیە مشتەرەکاتمانن ژیان مشتەرەکە باشە زەویزارمان مشتەرەکە هەواکەمان مشتەرەکە بۆیە ژینگە نابێ پیسکەین ئەگەر من ژینگەم پیسکە زەرەرم لە چ ماڵێدا بوان هەیە محاسەبەم کرد ئاو نابێ پیسکەین باشە چونکە ئاو ئەوانە هەمویان گشتی خۆمانن زەوز کۆڵانەکان و شوێنەکە ئەگەر زەرەرم لێدا پیسم کرد ئەوە زەرەرم لە ژینگە داوە هەمووان تیا بەشدارن ئەوێ ڕێزی دەبگرم بۆیە ڕێز لە خاگەکە و لە ژینگەکە و لە شوێنەکە و لە گەڕەکەش بە هەماشەوە ئەگی سەشامە خۆڵەکە فڕێ نادەم وەکو مەسەلەن هەر کاتێکە ناو سیارەیان عەلاکا خەمە سەجادەکە فڕێ بم بەڕاستی نابێ ئەوە بکەم چونکە بۆ ڕێز نەگرتنە لە چی لە دراوسەکەم لە هاوڕێکەم لە هاونیشتیمانیەکەم لەو خاکەی کە هی هەموومانە ئیسلام ئاوا فێری کردوین حتا قورئانی پیرۆز بانگەشەیەکی ترەکا بۆ ئەگەر شتێکمان هەیە سەدەقەیەکمان هەیە چاکەیەکمان هەیە دەست پێ بکەین با لە نزیکەکانمانەوە ئەمجا بۆ مەساکین باشە مەساکین جاری الجنوب دراوسەی دەنیشتمان وەصاحب بالجنب هاوڕێکەم ڕفیقەکەم دۆستەکەم ئەبێ ئەوە بیر بکەمەوانێ ئەو چاکەی کە پێمە بیام بیر بکەمەوە کەسم لەبیر نەچێت ئەوەی پشتمەوانێ ئەوەی پێشتمەوە ئەوەی لای ڕاستم ئەوەی لای چەپم ئەوەی بەردەم هەمویانم لەبیر بێ هەر یەکان بۆیان دابشکەم لە منەوە خێران دەستکەوێت لە منەوە چاکان دەستکەوێت ئەگەر فەزیلەتێکی شەیە بەشی ئەوام کە بۆچی لە شریعەتی خوای گەورەدا لە بۆنەوە جەژنەکان مەسەن زەکات فەلسەفەکەی چییە فەلسەفەی زەکات بتێ لەم لایەنە کۆمەڵایەتیە بۆ یەکە زەکات دابەشەکەی للفقراء والمەساکین ئەگەڕێن منێکی تاجر لەم شەر سلێمانیە کابراک نەناسم بەس فەقیرە وەڵام خەڵکی ئەم وڵاتێ منە بۆیە تاکو زەکات دێرە بشێ نابێ بۆ شارێکی دەر ئەهلی ئێرە هاونیشتیمانی تۆن هاوشاریەکانی تۆن زەکاتی فیتر بۆچی ئەیدەم هەر هەستکردنمە بۆ لایەنە کۆمەڵایەتیە کاکە چونکە ئەو خەڵکەی کە منیش جەژنی لەگەڵاکەم ڕۆی جەژن وەکو چۆن ماڵی من خواردنەکە و سفرەکەم قەرەباڵەخە ئەبێ ئەمی تەنیشتم هەروە بێ ئەبێ ئەوی بەرامبەریشمە بۆیە کە هەموومان ئەبەخشین بۆ هەموو وەکو یەک وابین ئەمە لایەنە کۆمەڵایەتەکان بەڕاستی لە شریعەتی ئیسلامیە لە هەموو ئەحکامەکانمان پێکەوانە ئەخەچێتەوە خزمەتی ئەو لایەنە تا واوکە ژیان پێکە و مشتەرەکە هەمومان هاوبەشین تێدا سەبابەتێکی گرنگ هەیە لە پەیوەندی و ژیانی کۆمەڵایەتی ئەویش ژیانی هاوسەرایەتیە سەواجی نێوان ژن و پیاوە حرمەت و ئەرک و بەرپرسیارەتیە لەگەڵ یەکترا ئەمە چۆن ڕێکخراوە لایەنی پیرۆزی ئیسلام وە چەند گرنگە لە گەشە پێدانی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە گەر بتوانین بەڵێ لە ڕاستیدا خۆی ژن و مێردایەتی و زەواج یەکێکە لە سونەتە گەردونیەکان یەکێکە لە حاجە و پێداویستی مرۆڤ و یەکێکشە بۆ ئەسباب و هۆکاری مانەوەی جۆری ئینسان و ڕەگەز ئینسان لەسەر زەویە و ژن و پیا و پێکەوانێ بە هەردووکە ئەبنە زەوجیەک قورئانی پیرۆز لە قورئانە وشەی زەوجمان زۆر دووبارە ئاکاتەوە زەوج یعنی ئەو دوو ڕەگەزەی کە محتاجی یەکترن هیچیان بەبێ ئەوی تریان نایکرێ بۆیە وشەی زەوج کە لە قورئانی پیرۆزە هاتووە تای تانیسی پێوە نییە کە بڵێتە بۆ نێرە یا بۆ مێیە وشەی زەوج یانی جوان کە جووتی یەکترن کوڕێک هیچ کچێکی کوڕێک کەوابوو نێر بۆ مێ هەردووکیان زەوجی یەکن چونکە ئەم دوانە پێکەوە ژیان دروستەکەن لێرەوە کە دێین کاتێک کە زەواج ئەکرێ لە ئێمانی دوو نەفەرا ئەبنە هاوسەری یەکتر شریعەتی خوای گەورە کۆمەڵە بنەمای زۆر گەورەی داناوە یەکێ لەو بنەمایانە بابەتێکە کەوتمان بابەتی سکوونەتە سکوونەت حاجەیەک و داخوازیەکی دەرونی هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە
تۆ ئەگە ژیانت چەنە خۆش بێ پارەی باش پێ بێ و لە شوێنی زۆر خۆشی شاهەبی ئەو جێگەی کە تایەژی بەڕاستی سەوزایی و کشت و کاڵی باش و پارەی چاک و خواردنی چاکیشی لێبێ بەڵام ئەگە پیاە بێژن بێژنێ بێ پیا بێ هەر نوقسانێکی تیادا هێشتا ئەوە تەواوەتی من ڕۆحی ئاسوودە ناکە بۆیە کە ئەمە حامەیەکێکە لەوانە کە پێداویستی هەمووانە لەو لاوە خۆشەویستی لە نێوانیانە بە دروست ببێ ئادابەکە بە ڕێخستنگە ڕێخستی خۆشەویستیە ژن لەگەڵ پیاوە بەڕاستی لەسەر ئەساسی مەوەدە یەکتریانەوێ مەوەدە لە قورئانی پیرۆزە بەم مەنتیقەی کە قورئان بەکاری هێناوە سەرەتاکەی بە کۆنتاکتێکی بینی دەست پێەکە کاتێک کچێک کوڕەگە بینێ کوڕێک کچێکە بینێ لە یەکەم بینینی ئەگەر هاتوێک جایکەم جای تریان بینی گەڕانەوە ئەوکڵین بینینەکانی تێر بوو لە یەکتر ئەگەر دڵیان بۆ یەکتر جوڵا ئەو کۆنتاکتێک هەیە لێەوە مەوەدیە دروستە بێ ئەوە ناوی ویددە وید ئەو کاتر لە ناو دڵا ئەو خۆشەویستێ وەکو چۆن دەنگێ لە ناو گڵا ئەڕوێنی ئەم خۆشەویستی ناو دڵا ڕواوە وردەوەدا هەتا علاقیان پتەوتر بێ ئەم گەشاکە و زیاتر گەورەترە بێ هەتا ئەوان پیتر بن ئەم گەنجە دەبێتەوە ئەم خۆشەویستی لە نێوانی کچێک و کوڕێکە کە زەواجەکە ئەسڵە شەریعەتی خوای گەورەیە وجعل بینکم مەودە دەرەنجامی ئەم جۆرە خۆشەویستیە کە عاشق بوونیەکی یەکترە ڕەحمەیە مامەڵەکەی وەیە لەگەڵێکترا بە سۆز و میهرەبانی مامەڵاکەن شتێک نین لە نێوانی ژنومێدا ناوی ڕق بێ تووڕەبوون بێ شەڕ بێ گوێندان بێ ئیهانەکردن بێ وەیە پێغەمبەریانە فەرمێ هەر کەسێ ژن ئیهانەکە نامەردە هەر ژنێ پیاوەکە ئیهانەکە نامەردە ئەوە مرد نییە مرد ئەوەتانێ ڕێزی خۆشەویستیەکەەوە مامەڵی لەگەڵاکە بۆیە قوربانی بم بە ساقی بم گوڵەکەم و چاوەکەم و ڕۆحەکەم و دڵەکەم ئەمانە شیعارێکن وشەیەکن نێوانی ژن و مێردان نابێ ئەمە غیاگە غیابی هەبوو ون بوو ئەوە بزانە خەلەلە یا لە خۆشەویستەکە یا لە سکونەتەکە هەیە اختیاری یەکەمیان تەواو نەبووە ئەگەی ناگە اختیارەکان چاک بوو بێ و لەسەر ئەساسی مەوەدە بێ ئەبێ ئەم مامەڵا بێ بۆیە ڕەحمە ئەمەیە تعاملی ڕۆژانەیە لەگەڵ یەکترا هەڵسو کەوتەکانی ناو ماڵە دەروی ماڵە جا چ بە کچێتی ممکن بە ژنێتی کە ژنێتن چ دوایەوە لە دایک و باوکیش چ دوایە بجابن نەنە و باپیرە هەر بە هەماش لێوانی ئەوانە هەر زەوجن چونکە پۆستەکانە گۆڕێ لە ژیانە پۆستی تر دووسە بێ بۆیان بەڵام ئەوان هەر زەوجی یەکترن بە هەر قۆناغی لە قۆناغەکانی ژیان چونکە قۆناغی کەمیان ژن و مێردن ژن و مێرد قۆناغی تر بن باوک و دایک قۆناتە بن چ بن دەبن باوەگەرۆ دایەگەورە باشە قوربان ئەم سێدانە قۆناغە لە هەستێکیانە بەڕاستی ئەبێ ئەوان مەوەدەکان پێکەوە هەر بە قوربان و بە سایقە بن جا من هەموو جارنەوەنم بەدا پیاوێکی هێنایەوانێ تەمەنی تقریبا لە 100 ساڵەوە بوو ژنەکەشی نزیکەی 85 بۆ 90 دەبوو هەردووکیان نەخۆش بوون لە ماڵێکا چوون بۆ خزمەتیان لە کۆتایی تەمەنیان نابوون خۆیان لیان خۆش بێ یاخوا طبعا منەکانیان تقریبا تەنان چەند سەعاتێ بینیان بەڵام ئەمەندە نمونونەکە جوان بوو لەو ناوڕاستیان دانیشتم ئەم لەم بەر ئەو بەر جێگان داخستە بوو ئەوە حاجیە گوت بەژنەکەی گو ئای بە بە ساقە بمۆچە شوێن گوم بە ساقەی تۆ بم یاخوا ئەیگو یا ڕەوی پێش تۆ بم داخوا خوا نەکات من پێش تۆ بمرم بەو تەمەنە پیریە ئەم دوانە ئەوگو تازە عاشقی یەکتر ئەو مەوەدەیە ئەوە مەوەدەیە وتم ئەمە حکمەتە قورئانیەکە کاڵە نێوانی ژن و مێردان مەوەدەیە ڕەحمە ئەوەتە ئەوان پیر بوون هیچ مەسلحاتێک لەبێنیان نەماوە نە سێکس ماوە نە حەزی جنسی نە حەزی ڕەگەزی نە ئیشکردن تا خواردنەکەشی بۆیان هێنن بەڵام خۆشەویستەکە گەنجە ئەمە بەڕاستی لە دیدی قورئانی پیرۆزەوە ئەبێ زەواج وا بکرێ بۆیە پێغەمبەریان تەفسیری ئەمان بووەکە فەرمێ ئەگەر هێتا کەسە هاتە خوازبێنی کچێک یا کچێ ویستی مەسەڵەن کوڕی ویستی خوازبێنی کچێ بکە سەری دووشت بکە دین و ئەخلاق دین بۆ چییە مەبدەئەکەیە ئەو مەبادیئەیە کە من لەگەڵ یا مامەڵەکانم ڕێگەخەم آخر هەر ئینسانێک خاوەنی مەبدەء نەبێ کۆمەڵە مەبادی نەبێ لە ناحیە تەسەوریا حکم کا بەسەریا بە چی ژیانی علاقاتی ڕێگەخا ئەگەر من کە قانون نەبم بمبەسێتەوە بەریای دادگا بم خۆ دادگا لە هەموو شوێنە نامبینێ دادگا لە هەموو شوێنێکا بەسەر مۆنیە بەڵام لە ئیسلامە شتێک هەیە دادگایکی گەورەیە کە بێتێ لە ناسینی خوا و ئەو ئادابە دینیەی کە پێمانە دین کە مەبادیئی دینیمانە کە خوا فەرمێ حرامە ئیتر ئەڵەم حرامە کە خوا فەرمێ سزای لەسەرە سزاکەی دادگای خوان بەلاوە بە قوتە لە سزایەکی دادگایکی دنیایی بۆیە ئەمە مەبادیئەکە من ژیان و ڕێگەخەم پێی علاقەکان ڕێگەخەم ئیهانە حرامە جوێن حرامە بێڕێزی حرامە خوا نەخواردنە شکاندنی حرامە ئەمجا پێنەدانی مافی حرامە بە هەموو ئانە لە مشکمان قاڵ بوون کە دەگەڵیان مامەڵاکە بەمە ڕێکێخا بۆیە فەرمێ ئەوە و دووەمیشان ئەخلاق کێ باشە بیکەتە هاوسەری خۆت ئەگە کوڕێ بوو زانە دینی کردوە بە ئەخلاق مەبادیە ڕەنگی داوەتەوە ئەگە کچێ بوو زانە دین ئەخلاقێتی هەمانە دیندارە بەس نەیتوانیوە دین کا بە ئەخلاق مەبادیەکەی هەیە بەس پێوەی پابەت نییە باشە مەبادیەکانی فێر بووە
بەس ناچی بیپارێزێ ئەڵێ ئیسلام ئەڵێ عەرق حرامە بەس دەیخواتەوە ئەڵێ درۆکردن حرامە بەس ئەیکا ئەڵێ دزی حرامە بەس دزیەکە ئەوانە چین ئەوە دیندارێکە بەڵام ئەخلاقی پێ نییە بۆ چووکە نەیتوانیوێت مەبادیەکانی دین کا بە ئەخلاق بۆی لەدا فەرمێت دین و ئەخلاق پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەبێ پسەی جەم دوانە بین ئەو گەنجە ئەو کچە باشە بۆ ئەو زەواج لەگەڵ کوڕاکە بێم دوانێ پاراست بێ ئەو کوڕش باشە بۆ ئەم کچەکە ئەو دوانش دوانەی تیاابێ ئەم دووشتامانە خەڵانە هەبوون ژیانی نێوانی خێزان زۆر جوان ڕێگەخرێ پەیوەندێکی کۆمەڵایەتی دروستیش هێنێتە نەک پەیوەندی بە شێوازە دروستە بێ خۆشترین جێگە دروستەکە ماڵە بێتە خۆشترین شوێنی سەرزەوی هەموو جا من ناوە بەهەشتە پشکۆلەکە دنیا ماڵێکی پڕ لە میهرەبانی شەرعی بەهەشتێکی پچکۆلەی لەسەر زەویە بەخوا لە هەموو شوێنە خۆشترە ئەوە چینە مزگەوت من ئەعتیکافش کەم دە ڕۆژ مامەوە ئەچمە کەعبە ئەوە مانگێک مامەوە بەخوا هەر بیری ماڵەوەکەم جوانە بەس ئەگەر ماڵەوانێت جەهەنەمێ بێ دەرەوە بەلاوە خۆشترە جا نمونەیەک بە سەرجارێکە چەنەها نمونەم لایەکە لەوانە پیاوێکی بەڕێز بوو ڕۆژی هات بۆلام وتی مامۆستا هەشت فریام کەوە وتم بۆ وتی قوربان ژنێکم هێناتە باسی کرد و ئاواهی و تەفاسیلەکەی زۆر تەقریبەن نیم ساعەتی پێچ دەبی گەڕمە قیسەکەی وتی هەچۆن هێ ڕزگارم کە بەڵامێتر من پەکم کەوتوێ ئێستا نزیکەی یەک مانگە لە فندقامە تەنها خۆم وتم ئەی ماڵەتی مامۆستا ئێستا ئیساحەتم ئێستا خۆشە بە ئیساحەت نانەکە خۆم بە ئیساحەت چایە خۆم بە ئیساحەت ئەخەوم خەوەکانم هەتا بەیانی هیچ نوکەنووز و شەڕێکی تیان نییە وتی وەڵام مامۆستا ماڵێکم هەموو جەهەنەم ماوە ئالێرۆ سەیرم کرد ئەگەر ماڵ نەبێ بە بەهەشت دەرەوە خۆشترە تەنهایی خۆشترە بۆیە لە ئیسلامە بەڕاستی زەواج بۆ دەرکردنی ئینسان لە تەنهایی ئەبێ بیکا بە کۆمەڵایەتی کە کردی بە کۆمەڵایەتی بە چییە بێ ئەمە مەبادیانە ئەبێ جزاکڵڵاهو خێرا من دەرفەت دەدەم بەم میوانە بەڕێزانە ئەگە پرسیارێکیان هەیە لەم بابەتانەی کە جەناب دامەژێت پێدا و بە شێوەیەکی گشتیش لە بابەتی پەیوەندی کۆمەڵایەتیەکە ئاڕاستی کاک دکتۆری بکەن فەرموو بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سپاسی میوانداریتانەکەم بۆ ئەم بەرنامە تایبەتە و دەستخۆشیم بۆ دکتۆری بەڕێز بۆ قسە جوانەکانی من لە نیاجەلال لە قۆناغی دوێ کۆلێژی بازرگانیم بەشداریان بەرنامەیەم کردووە پرسیارەکەی من دەربارەی ئەوەیە کە ئایا چۆن ما بکەین پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بەهێزتر بکەین کاتێک کە لە ژیانی ئاسایی خۆماندا دەبینین بە تایبەت لە سەردەمی ئێستادا کە کەسێکی کۆمەڵایەتی ئەبینن کاتێک کە بۆ شوێنی ئیشەکەی ئەڕوادیا خۆت بۆ دەرەوە بۆ زانکۆ بۆ هەر شوێنێک بێت کە ئیشەکی تاو بوو ئەبێ ڕاستەوخۆ دەربچێت لەو شوێنە یاخود ئەگەر کەسێک ببینی کۆمەڵایەتی بێ زۆر جێ قبول نییە بەلایەنەوە شتێکی قبولکرا و کەمە کە ئایا ئەو کەسە بۆچی ئەوەنە کۆمەڵایەتی بێ پێویست ناکە ئێمە چۆن وا بکەین ئەم پەیوەندیانە بەهێزتر بکەین لە ڕاستیە ئەوە بەشێکی پەیوەندی بە خودی سیستەمی پەروەردە و دەوڵەتداریمانەوە هەیە ئێمە دەوڵەتداری ئێمە کەسا هەمانە لە وڵاتەیە نقصانی زۆر کەم کوڕی زۆر زۆریتی هەم لە پەروەردەی تاکمان قوتابیەکانمان لە شەشی سەرەتایی بڵێن تاک وەگاتە کەزانکۆ و کۆلێژەکان تەخەڕوجەکە و هەم لە سیستەمی بەڕێوەبردننی وڵات و ژیانی خەڵکە ئاخر وڵاتێک بەسێ حکومەتێ بێ حکومەتێ بێوێ خەڵکەکەی بەباشی بژی و خەڵکێکی کۆمەڵایەتی باش بێ و خەڵکێک بێ کەسوودی هەبێ ئەبێ ژینگە ژیانیشی بۆ دابین کەوابێ ئەو ئەرکەژەوە نەخاتە سەری کە ناچار ببێ شەو ڕۆژی لێک بە ئەوە بەشێکی تریشی پەیوەندی بە خۆمانەوە هەیە کە بەڕاستی خاڵ یەکەم و هەنگاوی یەکەمیان دروستکردنی دابەدنی ڕقە ئێمە ئەوەی کە دامان بڕێ لە یەکتر بەدیتێ لە ڕق ئەمە ڕق لە دڵمانە هەبوو ئیسلام زۆر جوان ئەمەی کردووە ئیمان بە ئیلا بە ئەڵڵا ئیمان بە ئەڵڵا ئەو شەش ئەسڵی کە لە قورئانە باسی کە پێنج ئەسڵەکە هەر پێنجەکانیان وەزیفەی خۆیان هەیە قورئان بۆچی شەش ئەسڵیا پێنج ئەسڵمان هەیە ئیمان بەخوا و بە فریشتەکان و بە کتێبە ئاسمانیەکان و بە قەزا بە ڕۆژی قیامەت و بە فریشتەکان ئەمە هەموو وەزیفەی خۆی هەیە قورئانی پیرۆز تەوزیفی کردن لە هەندێک شوێناک مەسەلا ئەگەر بڕای بە ڕۆژی قیامەت و خوا بە ڕۆژی قیامەتێ با فڵان شت نەکە ئەمانە وەزیفەیان هەیە یەکێ لە وەزیفەکانی ئیمان بالله ئەوەیە کە ئێمە بڕوامان بەخواوی خوامان ناسی ئەوەندە خوام ناسیبی ئەوەندە لە ئەڵڵای ڕەحمان و ڕەحیم تێگەشتم هەچی دەستکردی خوا بێ خۆشم بێ کاون نابێت ڕقم لە مەخلوقی خوا بێ چونکە من خوام خۆشە ئەگەر ڕقم کە لەو کاتە وەرە خوارە بۆ کوتیری کەینەوەوانە نابێت ڕقم لە پورم و لە خوشکم و لە دایکم و لە مام و لە خاڵم بێ ئەبێ ڕق دەرکەین ئەمە یەکێ لە مولانێ ئەوان مەسەڵەن قسەمان پێ بڵێن عەزێتمان بن بەڵام ئەو عەزێتانە ئەوانە نابێتەوە و کاری دابڕان ئەمە یەک دوو هەمیان بەڕاستی مەسەلەی وەرگرتنی فەزیلەتە کێ ئێوێ ببێتە خاوەنی فەزیلەت چییە ئاکارێکی جوانە پێ دەرەکەوم هەموو یەکێ لە ئێمە بە کۆمەڵی ئاکار دەرەکەوین بێ ئاکارەمان نەبێ هەمان ئینسانین هەمومان کوڕی یەک عایلەیە خێزانی ئێستا دەمەوە لە خێزانێن ئێمە کوڕی باوکدایکێکمان هەیە
بەس کە تاکەکانمان لە دەرەوانە بەچی دەرەکەون ئەتوار و سیفەتە لە توای هەیە لە منانیە ئەم زیاتر شتێکی تایە ئەو لێزای من نایزانار هەر شتە شتێکمان هەیە بەوە دەرەکەوین تایە ئەو فەزیلەتە ئەوە بێ بڕاستیە کە سەڵ بڵە خۆی بخەتە خانەی و فەزلێکی فەزلەکان چییە ئەوەیە کە علاقاتی کۆمەڵایەتی و سەردانکردنمان ڕاستی بۆ خزمەکانمان زۆرتر بێ سێ مەسەلەی وەفا ئینسان دابڕێ لە خزمەکانی خۆی بێوەفاییە ئەگامە لێ بێ وەفاکەمە وامە بکە نابێ ئیش و کار دەمە بڕێ لە خزمانمان و نابێ قسەی خەڵک و کۆمەڵگەش دوورمان بخاتەوە چونکە بابەتی وەفا سیفەتێکی ئیماندارانەیە ئێمە نەبێ لە بیرەکەی جزاکم الله خێرا فەرموو بەنای خۆی گەورە میهرەبان سپاس بۆ میوانداریتان من ئامێزاوات کارگەڕم لە ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خۆی گەورە پاداشتی بەخێر مامۆستاش باتەوە مامۆستاگیان پرسیارێکم هەیە ئەویش ئەوەیە کاتێک کچێک و کوڕێک لەم سەردەمەی ئێستا پەیوەندیەکی کۆمەڵایەتی باشیان نییە ئایا لە داهاتووە کاتێککە خێزان دروستەکەن توانای ئەویان هەیە کە پەروەردەیەکی تەندروستی مناڵەکانیان بکەن لە بابەتی کۆمەڵایەتیە لە ڕاستیدا ئەوە ژەکوێتە سەر ئەو حاڵەتی کە ئێستا بە ڕۆژوویتیایە ڕۆژوو یەکێ لە دەروانەکانی چیە بە ئینسانیاڵەیە هەموو ڕیتمێک ئێمە ڕیتمێکمان هەیە 11 مانگە بە شێوازەگەڕۆن بەڵام کاتێ ئیرادە هات و ئامانجمان ڕێک خزەگەر ئیرادەکەمانە ئەتوانی خۆمان بگۆڕی ئەگەر ئەو دوو کەسە ئەو کەسە ئەگەر ئامانج و ئیرادەکانی یەک بگرێت توانێت خۆی بگۆڕێ ئەگەر ئامانج و ئیرادەیەکی نەگەسام لە ڕەمەزانە عیبادەتێکمانێ خوا فەرزی کردووە باشە ئامانجێکمان هەیە لەعەلەکم تتەقون گەم بە ڕەزامەندی خوا و ئاها ئازاربوون لە ئەگری جەهەنەم باشە ئەم فەرمانەی خوا لە ماڵی خوای گەورە پێ فەرموو کوتیب عەلەیکم الصیام نیەتەکەم هێناوە ئەوە بریتە لە عەزمەکە ئامانجەکەشم دیارە ئەوە تا 11 پێچەوانەی 11 مانگەکەم ئێستا زۆر طبیعیە بەلامەوانێ ڕێک و ڕێک ئەو ڕیتمەم گۆڕیوە توانین بیگۆڕم کابوو گۆڕانکاری مەحاڵ نییە بەس پێویستەکە ئیرادەمان بخەینە گەڕ پێویستەکە ئامانجیشمان هەبێ ئەگە ئامانجەکە ئیرادەکان هەبوو بەڵێ توانن زۆر بە باشی خۆشیان بگۆڕن بۆ مناڵەکە بەڵام خوانە خواستەکە نانتوانی ڕێ خۆیان ڕێخەن دایک و باوکێکی باش نەبوو لە بینی خوانە بەڕاستی مناڵەکانیشان سەلار نابن بۆیە لە بینی دایک و باوکێکی سەلارە مناڵی سەلار پەروەردەهابێ لە ژینگیەکی گونجاوە منداڵی باش پەروەردەهابێ لە ژینگیەکی پڕ لە کێشمەکێشم و گرفتە بەڕاستی مناڵەکان سەلار نابن من تەلەبەم قوتابیم هەوو لە زانکۆ لە قیسمی داخلی کچ بووە ئەگەر مەسەلەن من دانەخرایانە ئەڕۆشتەوە ماڵەوە لە داخی دایک و باوکی یعنی زانکۆ دای نەخستە قسمی داخلی لەوەی ئەمایەوانێ بەنانە ڕقەیەک و بەنانە بەپەداخە ئاوێ ڕازی بوو بەس نەچێتەوە ماڵەوە بۆ یەکە ئەگەر وابێ بەڕاستی بەڕێ ڕەو کاتە پەرۆدەیەکی دروست نابێت بەس پێویستە کابێ هەردووکیان ئەم ئێرادەیان هەبێت بەناوی خۆی گەورە من لەنیا خالید قوتابی بەش پێرستاری مناڵان بە خراپنی مامۆستای بەڕێزەکەم خۆی گەورە زیاتر پایدارتان بکە مامۆستاگیان پرسیارەکەی من ئەوەیە کە هۆکاری نەمانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان کوردەواری خۆماوتنی سیلێ ڕەحم لەم ڕۆژگاری ئەمڕۆماندا بۆچی ئەگەڕێتەوانە لە ڕاستی هۆکارەکان زۆرن یەکێ لە هۆکارە هەرە سەرێکیەکان بەڕاستی پێم وایە پەروەردە ئاینەکەمان لاوازە پەروەردەی خێزانی و پەروەردە ئاینەکەمان لە ئێمە دەرمان کردووە جار لە سیستەمی پەروەردەیە لامان بردووە ئەوە هەر نیمانە دواتر لە ناو خێزانیشا خەریکە کاڵیەکەینەوە ئەوە لایەن یەکەمە لایەنی دووهەمیان بەڕاستی نۆکۆڵین تەقلیدکردن و لاساییکردنەوەی وڵاتانی ئەوروپایە ئێمە ئەم وڵاتی ئێمە کاپیتاڵی هاتووە شتێکی هێناوە بەسەر ئێمە کە هەکەسە وێ خاوەنی دارایی خۆم بم بە شوێن دارایی خۆمەوە گیفانی خۆم پڕکەم کاسبی بکەم وام لێکا بەمێگە من ئەم خواستەم هەبێ ئێتدا بڕێم لە زۆر شت چونکە بە شوێن مەسلحەت و بەرچەوەندێکی شخصی خۆمەوە پێی وایە ئەگەر بەرچەوەندی شخصەکەی خۆت لە هەموو شتێک گەورەترە ئەمە عەقڵیەتەکەیت ناڵێ ئاخر خۆ من ئێستا هەم ئەمە ئەم بەرژەوەندی من دەکەسی تێژە بێ لەگەڵمان خەریکە جا دەستمەکەوێ ئەبێتمە خزمە پیاوەڵم بە قوربانم ئەرە جێم کەروانێ ئەم دوکانی تۆ ئیشکەم ڕێگە هەیە ئەو دوکانم بەرە بەکرێکیشی تیاکەم ئەرێ ئەو جێگە مەجای تیا هەیە ئەمە بەڕاستی هەڵەیەکە لە تەقلیدکردنی ئەوروپا بۆ ژیانی خۆمان هەڵەیەکی گەورەیە ئێمە حاجەمان بەوە نییە بین بەمە بیکەین ئەتوانین ئەوەش دەستخەین بەڵام بەم لایەنەی تر ئەمە دوو خاڵێکی تر بەڕاستی سەرقاڵبوونی زۆر ئەوەندەشتمان بۆ خۆمان دۆزی و تۆ لە ژیانمانە لە سۆشیال میدیا بیگرە هەتا ژیانی ترمان لە دەوروبەر و قەرەباڵغی ئەوەندەمان خۆمان مەشغوڵ کردووە ئەمەمان لای خۆمان کردوە خاڵێکی لاواز شتەکانی ترمان کە هیچ و پوچن دائما لە ژیانی نظامی تەفاهەیە شتە پرۆپوچەکان ئەبنە باڵا دەرکەوتوو بەهادارەکانیش دەبنە دواکەوتوو بۆیە ئێستا بەڕاستی سیستەمی ئێستا سیستەمێکی تەواو پوچگەراییە پوچگەرایی زاڵ بەسەر عقڵێتی زۆربەی عالەمی ئیسلامیشا مسلمانیشا بەداخەوە ئەوی دەڕاستی دەڕۆی سۆشیال میدیا وای لێکردوین ئەوەندە خۆمان داوەتە ئەوە خەریکین بەهاکانی خۆمان لەبیر دەچێتەوە کەمە غڵەتێکی گەورەمان کردووە هەڵەیەکی گەورەیە خاڵێکی تر خاڵی چوارەم بەڕاستی
هۆکاری تریشمان هەیە کە هۆکارەکە بریتە لە بابەتی ئەم کۆمەڵایەتی خۆمان مەسەر خەڵکان و گەورەکانمان دەورۆی خێزانەکانمان هەر کەسە بەڕێرێک کۆمەڵشمان کردووەتە بەدیل تەلەفۆنمان کردووە بەدیلی سەردان باشە قوربان ئەڵێن کاگەوات تەلەفۆن بخات هەواڵم پەسوێ پێویست ناکاپچم ئەم سۆشیال میدیا کە بەکاری هێنین لە شوێنی خوا بەکارینان پێمان وایە بەدیل و جێگرەوەی سەردان و علاقاتەکانەوەی کردووە لەوەی خەریکە ئەمە کاڵکاتەوە کە بەڕاستی ئەمە هەڵەیە چونکە قسەکردن لە دوورەوانێ و چون بەلایەک و تەوقەکردنێک زۆریان فەرقە لە ئیسلامە ئەم دەستگرتنە بۆم تەوقەیە سونەتە دەستدانی ئافرەتێک لە دەستی دایکی لە دەستی باوکی دەستدانی کوڕێ لە دەستی باوکی من لە دەستی هاوڕێکم ئەزانی چه علاقەیە دروستەکە ئەزانسە لە ڕووی زانستی شتوانە کۆنتاکتێک چەنە دروستەکە ئێمە ئەمەمان کردو هاتووی موبایلمان تەلەفۆنمان کردووە بەدیل هاتووی مەسەن تێتمان کردووە بەدیلی ئەم علاقەت و کۆمەڵاتێک کە ئەمەش هەڵێکی ترە لە هەڵەکان ساگین خۆی پاداش خێرە باتەوە بە خێراتنی جەنابیشی دەکەین بەڕاستی بابەتەکە زۆر جوان ڕژاندوو و تەواو و کامل و شامل بوو خۆی گەورە پاداش خێرە باتەوە مامۆستاگیان پرسیارەکەم لەوەداوەیەکەوە جیاوازی چییە لە نێوان باوکێک کە بۆ نمونە لە کاتێکە بەشێکی گشتی بڵنگە خوێنەواری نییە باشە لەگەڵ باوکێکی مامۆستایە کە بە جوانی ئوسرێکی جوان دروستەکە لەگەڵ ماڵ و منداڵیدا لەگەڵ خێزانیدا بەو شێوازە کە ینی جیاوازەکانیان چیە لە کاتێکە ئەم باوکەش کە کاتێکە خوێنەوەریشی نییە یعنی بۆ نمونە وەکو خۆت جەنابەت فەرمووتکەوە جنێودان و چوزانم ئەم شتانەی هەیە هەڵە و پەڵەوە ئەم شتانەی هەیە لە کاتێکە بینی ئیتر ڕقابەتی دروستە بێت لە نێوان خێزان و لەگەم ناڵەکانە جاری وایە مناڵەکە ئەبینیت ینی هەر حەسەکە بە مانگ ماڵەوە نەبینێ بە مانگ باوکی نەبینێ هەر حەزی پینە ببینێت جیاوازیان چێ مامۆستاگیان بەڵێ لەڕاستیە خۆی خوێنەواری و نەخوێنەواری لە مەسەلەی ئاداب و ئەخلاقا زۆر ڕۆڵ نابینێ ئەوەندە بڵم ڕۆڵێکی تەواوکاریەگینا پیاوی واشمان هەیە زۆر مستەقەفە بەڵام هەتا بڵێ جوێندەرە پیاومان هەیە مەسەلەن مامۆستایەکی گەورەش بێت و بەڵام لەگەڵەوە تەعاملی زۆر ناشرینە شەقڵەدا لە منجەڵ لە ماڵەوانە شەق هاوێ بە شەق مامەڵاکە پیاویشمان هەیە کرێکار و حەماڵەکە حیج نازان ناوی خۆشی نازانێت بنووسێ بەڵام پیاوێکی زۆر سەلاری سنگینی زۆر بەڕێزە لەوەرە کاو مەسەلەکە بابەتی جێبەجێکردنی دینداریمانە چەنە من توانیم وەکوتمان دین بکەین بە ئەخلاق ئەمە مهمە بات ئەخلاقەکە مهمە چەند توانیم ئەوە جێبەجێکە مەرج نییە ئەمە مەسە پەیوەندی بە عیلمەوە نییە ئەخلاق بە ئەخلاق بوونی ئینسان پەیوەندی بە عیلمەوە نییە پەیوەندی بە توانای نەفسی ئینسان هەیە و چونە ژێرباری جێبەجێکردنە چەند تۆ ئەتوانی جێبەجێ بکەیت ئەمە گرنگە لەوەرە کاوابوو ئەگەر پیاوێکی باوکێکی چەنەها مەسەلەن باوکمان هەیە نەخوێنەوارە بەڵام منداڵێکی زۆر سەلاری زۆر خوێنەواری دروست کردو پرۆ دەکردەوە بۆ چووکەی بڵێ خوێنەوار نەبوو خۆی بەڵام ڕێگەی بڕخسانەوە دەوروبەری پرسی بۆ کردو پرسی بۆ کردو توانیوەتی توانای چەند خەڵکی بخاتە گەڕ بۆ خزمەتکردنی مناڵەکانی خۆی بەڵام مامۆستا جاری وەشەیە کە خوسرەکە دروست ناکات وسرێکی وای نییە بەو شێوازە ڕێکتر ئەو کە ڕقابەتی ئەم شتانەکە دروستکردی ئەمە نیسپیە و ڕێژەیە بەڕەهایی نییە مشتینی هەم لە خوێنەوارەکان هەیە لە خوێنەوارە ڕێژەیە شتێکی مەسەن کولینی وڵاڵاگە نە خوێنار بێتر خێزانی تۆکمەی نییە ئەگەر خوێنەوار و خێزانەکەی زۆر مەسەن باشە نەوەڵا ئەمە ڕێژەیە هەمووی پەیوەندی بەسەرەوەی چەند توانیمانەمە دیمکەین ئەخلاق بسم الله الرحمن الرحیم دەستشادان خۆش ماوەساجان بۆ بەرنامە جوانەکان دەستشایی توش خۆش ماوەساجان بۆ تە جوانەکانت وەک خۆناسانێ من ناوم بەلەند کامەرانە مامۆساجان خوێندکاری قۆناغی یەک بەشی داتابیسم پرسیارەکەمەوە بوو مامۆساجان ئێمە وەکو گەنجێک چۆن تەعاملکەین لەگەڵ ئەو کەسانەی کە مەسەلەن سیفاتێکی ناشرین نیشانەیە ینی خۆمان بە دوور بگرین لێیان یان هەوڵ بین وەکو خۆمانیان لێ بکەین سیفاتی جوانیان تا بچێنین چی بکەین بۆ مەسەلە لە ڕاستی ئەمە ئیسلام جوان فێری کردوین یەکەم ناجارە هەر ڕۆژوو خۆی کە لە مەدەرسەکانی ئەمە ئێوانەکانی کە ڕێکە لە یەکێ لە فەلسەفەکانی ڕۆژوو فێرمانەکە مامەڵ لەگەڵ بەرامبەرمان چۆن بکەین ئەگەر هاتوو بە ڕۆژوو بووم ئەفەرمێگە هاتوو کەسێک شاتەمە ئەحد یا شاتەمەکە ئەحد لە ڕێوادەکە فەرمێ کەسێک جوێنی پێدا قسەی پێوتی یانی کردی فەقول ئینی صائم ئەم ئینی صائمە تەنها بۆ ڕەمەزانیە دوای ڕەمەزان هێڵڵم ئینی صائم ئەمە فێرمەکە دەرسێکی پێوتوم کاویکە لە پرۆژەکانی ڕەمەزان فێربوونی مەکەیە بە نەفسم بڵێم مەکە ڕەتفعل نەبێ پەرچەکەدار نەبێ لێرەدا پێویستەکە بڵێ ئینی صائم بۆ چووکەوتی ئینی صائم کۆمەڵە واتای هەیە یەکێ لەوانە بە هیچ شێوازە لە منەوە زەرەر نابینی ئەمێک هەر تۆ کە ستۆپە پێکرد یانی ستۆپ تۆیتر بەسە چونکە من کە خۆم وەستانیان تۆش ڕاوەستە کە ئەو وانێکیشم پێوتۆ کە بە ئەوی ڕابوەستێ جام نمونانە لە کەی وەرە لە تەطبیقا دەرەکەوێت مەسەلەن بۆ نمونە جارێکیان لە یەکێک لە تەقریبەن ئامزگەوتێکا بوو لە خزمەت مامۆستایەکی بەڕێزا بووین مامۆستاکە دانیشتبوو تەقریبەن خەریک بوو نوێژ بکە
ئاوایی نازانم ئەم پیاوەش کاتە ژوورەوانێ قەمسەڵەکەی مامۆستاکە دای نابوو لە تەنیشی خۆیان قاچی لێگیرا پیاوەکە وتی مامۆسا ئەوە تۆ گوێری وتی نەوەڵا وتی بۆچی کاکە وتی بۆ قەمسەڵێ دانێتی وەڵاهی بەتە بڵێم چی شوێنەوەتی مامۆستاتی نەوەڵا کوێری نەی گوڵا خۆ کوێری وتی دەباشە نەیزانی مامۆسا دەباشە بە خێر نەیتەوە بیخێر ئەو لاوە تی خوازدا بات و یاخوا ئەڵای ڕاستەکە ئیشەڵا جاتێ ئەوێ داهێنێ ئەم مووقیفە دوایی کە مامۆستای ناسی هەستا سێجار دەستی ماچ کرد کابرا سێجار هە دەستی مامۆستای ماچ کرد وتی وەڵای خەجاڵەتم بۆ خوا من نەمزانی وتی جا وا مەلاژ نەبووم بەس هەر مەلا مامۆستای ئاینیش دەبێت هەر کەسێک بە مووقیفە بنێنێ ئەگە بەرامبەرەکە تۆی ناسی بکاتە پەشیمانە بێتەوە بۆیە کە ئینی صائیم شتێکە کە شەریعەت فێری کردوین لە هەموو بەلە ژیانمانە ڕێک باتەوە لە هەموو شوێنەکەڵم ئینی صائیم واتە من نەجوێن دەرم نەشەت تامم لە توانجگەرم نەخوانە خوازڕقم هەیە نەڕفیعل بوانم هەیە چووکە من برای تۆم ئەمە ئەگە و غەڵەتی کردوتە بەرامبەرم نەبێت چاکی کەم نامی بیکەمە دوو غەڵەت تۆ هەبوو بێتە دوان یەکەی بە دوان ئەبێتە سییان ئەبێتە چوار جا هەموو جارێ باس شتێک دزانین کە لە قورئانە فەرمێ هێندێک شت هەیە لە لای ئێوە زۆر بچووکە بەڵام وهو عند الله عظیم جوێنێ لە لای مڵام جوێنێکی پێم لەوانێ زۆر بچووک بێ کاک مامۆستا عەباس بەڵام لای خوا فەرمێ وهو عظیم ئەزانین بۆ ئەگە ئێستا مەسەن بۆ بە نمونێ بێنمەوە مەسەن من منداڵێکی نەگەڕەکە غڵەتێکەکە یەک زلە لە مناڵەکە بم چێتەوە ماڵەوانێ بە گریانە بڕواتەوە کێ لێی دایی شێژونەکەدارە ئەی دەستی ئەو کەسە بشکێ کە لێی دای ئەوە دایکیشم فێری جوێ نەکرد ئەها چەندێک ئەم جا دوای باوکی هاتەوە ئەم جا ئەوێتە قسە بە ماڵی ئێمە ئاڵێن قسە بە من ئاڵێن ئەبێ لەسەر ئەو زلەیە کە لەو منداڵم داوە چەنە من ئەم بێتە تاوان بۆ خەڵکی تر کە وهو عند الله عظیم لێکەوتەی هەیە بۆیە هەموو کردارێکی خراپ پەرچەکردار خراپە باش وایە ئێمەی موسڵمان بەڕاستی ڕۆژوو فێرمانەکە بڵێ ئینی بسم الله الرحمن الرحیم سەرتا سپاسیان بەرنامە جوانەتان لێ یەکەم سپاسی کاک دۆشەکەم بۆ وتە جوانەکانی من نام ژیوا جەبارە و خوێندکاری کۆلێژی پزیشکیم پرسیارێکم هەبوو مامۆستا پرسیارێکی زۆر جوانی کرد فەرمووی چۆن پەیوەندە کۆمەڵایەتیەکان لە بازنەی خوێن بەرینە دەرەوە ئەگەر پلێک زیاتر بڕۆین چۆن لە بازنەی دین بیبینە دەرەوە ئێمە وەک کەسێکی موسڵمان چۆن مامەڵە لەگەڵ کەسێکی مەسیحی بکەین وەکو هاوڕێیەکی موسڵمانی خۆم مامەڵە لەگەڵ هاوڕێیەکی تری مەسیحی بکەم ئەمە چۆن نەکرێت دەسەکانە خۆش بێت دەسەکە زۆر زۆر جوانە لە ڕاستیدا ئێمەی موسڵمان یەکێک لە سیما جوانەکانمان ئاهلی خێری كنتم خير أمة أخرجت للناس مسلمانان أبد بمنا أمتي خير بو تأمرون بالمعروف وتنهون عن المنكر إما إيش ما نتناهل قتني خير بويا مسلمان كوت الدين دارين حمدك يعني لحكمة عبادتك يعني إيش ما بويا تنهى عن الفحشاء والمنكر حتى إنه يجبو شيء كين بوي في يومي إما منكرات لخوم أنا زوز كم كينوا إلا ببين بأهل خير أخبر راسي الروج نويش قصيجي جوان هي نويش مثلا لدواي مزجود دسبيها كان نويش لدواي كدنا كي دسبيها لكادي كدين وجكا أو تنامت بروسي أنجام دم تمرين كم أو راهلانا أكم كابد دواي تطبيق يعني كم باشا ليروان كابو تعامل كاني من لقل همو كسي كومال جيكي خما لسر أساسي خيره شاكم بو خلقهم هي خلافهم بو خلقهم بو التعامل بالحسنى فعلا كباب جواني أم جابوه هم كسي يستمعون القول فيتبعون أحسنه يقولهم كل شيء زقرين هر كسيكي أهل كتابك دين دار بيدين هر كسيكي شوكا أجروانا كي تولي كوي تواني حقي هو راسي تو ببينه أجا من دابرم لخلقي بيدينا كان دابرم لخلقي كوموجي خم دراسة كم على خورة نفس ملايو أو مثلا فلانة سداني نكم ولقلا علاقة من به أي شون خيرك مني بيبقى أبو حنيفة رحمتي إخواني لي بيا أخوات تندين مواقف في جواني لي يجرنو كلوانا كزلام هو كلكولانا كوتو لعرق خوادنية كشطر خوش بو هم يعني لقلت لا دول لعزات لاوتو شو هلقي توتوانا دمك يبو سري وزمن شاي بو شوري وبديت ماله خوادني دعوتي الرخ خانودي تاك وهوش خوادون جاد باي كتودي وشي كاميرا طلع لفلان شو انا كوتوي من هنا يبو إيرا إيه كاميرا براسي تدي والله إمامك أواهي بيت براسي أشهد ولا إله إلا الله تبلغ دواز العرق هنا أبي أم مواقف أبويا كمسلمان لس أساسي تعاملي جوانا كم كسر كم ملاكا إما همو كملجيك إنسان أو أنا براو خوشكو برا كام أو نجا براي نجتماعي مكاكا براي نجتماعي هي براي شاري ما هو شاري ما هي تقول هم يعني براسيم علاقة مع علاقة خوشويسية علاقة مع علاقة تبعية علاقة مع علاقة دراسية علاقة هاوريتية علاقة بازجان تجارية لس الأساسي دس باكي ودائم باكي ما ملاكي جزاك الله خير فرمو بسم الله الرحمن الرحيم سرتا سپاس بۆ بەرنامەکەتان و سپاس بۆ مامۆستا بۆ وتە جوانەکانیم
من ژیارجەلی لەم لە زانکۆی سلێمانی کۆلێژی ئەندازیاریم مامۆستاگیان چەندێک گرنگە کە ئێمە سنووردانانمان هەبێ لە پەیوەندە کۆمەڵاتەکانمانە ئەو قسانی کەیکن لەگەڵ ئەندامەکانی خێزانمانە فەرقی نابێ هەبێت لەگەڵ ئەو قسانی کە لەگەڵ هاوڕەکانمانەیەکیان هەپۆلەکانمانە حتمما خۆی زبانی ئینسان کە خی گەورە توانایەکی پێداوە بۆ دەربڕیری سۆز و میهرەبانیەکانمان هەرکەسە وشەیەکی خۆی لە هەموو قەیفیشە بۆ هەم مەقامێک و شوێنگی مەقالێک و قسەیەکی خۆی هەیە بەڵام کۆمەڵشتمان هەیە گشتین مەسەرەن وشەی سەلامان هەیە گشتیە وشەی مەسەرەن بەخێراتنیکی تایبەتیمانە تەحیە گشتیە بەڵام قسەی تایبەتی نێوانی ژن و مێردێک جیا لە قسەی تایبەتی نێوانی باوکو و کوڕێک و باوک کچێکە قسەی مەسەرەن تایبەتی نێوانی کوڕێک و دوو کوڕکە هاوڕێتن جیاواز لەگەڵ کوڕێک و لەگەڵ دایکیا و لەگەڵ باوکیاوانە هەموو مەقامی تایبەتی خۆی هەیە هەشتە وسوبی خۆی هەیە بەڵام شریعەتی ئیسلامی فێری کردوین ئەم وشە جوانانە بە فێر ببین وشە جوانەکان هەرچێم بەهای معنای جوانی هەیە لە ئێمە ئەسڵەوە فێری بین هەرچی معنای ناشرینیشی هەیە وازی لێن حتا لە ناوەکانیشە لە شریعەتا بۆیە کە باوکەڵی باوکو دایکە ناوەنێن ناوی جوان بنێن بۆی ئەو ناوە نازناوی جوان بە مناڵەکەەوە بۆی هەر فێر ببێ فێری نازناوە جوانەکان شتە جوانەکان ببین ئەخە بەڕاستی کە فەرمێ خی گەورە جوان و جوانی خۆشەوێ جەمال لە لای ئێمە تەنها لە هەیکەل و سوڵەتانیە جمال لە قسەمانایە جمال لە خێتابمانە جمال لە ڕۆشتمانەیە عباد الرحمن يمشون على الأرض هونا وإذا خاطبهم جاهلون قالوا سلاما حتى بۆ جاهلێکی سەلاممان پێەیە بۆیە ئەمانە وشەن یعنی دەستەواژەیەکە ئوستوبێکە ئەبێ لە مەقامی خۆیان من دەرفەتی بەرنامەکەم کۆتایی هات جەنابی مامۆستا زۆر سپاسی بەڕێستانەکەم بەڕێز دکتۆر محەممەد پێنجێنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی کە عزتمان دای بۆ جارێکی تر میوانی بەرنامەکەمان بوو لە بابەتی کۆمەڵایەتیا زۆر هەمۆژگاریت کردین خی گەورە پاداشتان باتەوە زۆر سپاسی ئێوە شەکەم کە بەرنامەکەتان ڕازاندەوە و سپاس بۆ ئامادەبوونتان بینەرە بەڕێز و ئازیز و خۆشەویستەکان لێرەدا ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەتان بەرنامەی نیهانی قورئان بە پایان گەیشت سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاوکارانم تا بەگەیشتەوەمان خواتان لەگەڵ